مۆڵەتی دەستەی وەبەرهێنانی هەیە لە بەژمارە 284 لە 15/8/2010 کۆمپانیای ڕەنجلایانی جێبەجێکاری پرۆژەکەیە بە پێی مۆڵەتەکە بڕیار وە بوو پرۆژەکە لە ساڵی 2012 تەواو بێتن. پرۆژەکە پێک دێت لەم یەکانە 285 خان و بەڕوبەری 250 متری، 127 خان و بەڕوبەری 400 متری، 106 خان و بەڕوبەری 500 متری لەگەڵ 988 شوقە بەڕوبەری جیاواز. ئەمە جێگە لە خانوەکان مەزموعە ڤیلایە کە پێک دێت لە 600 متری و 1000 متری کە بە شێوەی نایاسایی لە وەرینسیتی دابراوە ئەو بەبێ ڕەزامەندی و ڕێکارە یاساییەکان پرۆژەیەکی تری بە ناوی سلاڤا بە شێوەی سربەخۆ و فرۆشتنی تێدا دەکرێتن. تاوەکو ئێستا کۆی گشتی ڕێژەی ئەنجامدرای پرۆژەکە کەمترە لە 135 و پرۆژەکەش ماوەی زیاتر لە 2 ساڵە بە تەواوی کاری چالاکی تێدا ڕاوەستاوە. بۆیە ئەم خاڵانە دەخینە بەردەست جەنابی سەرۆکی حکوومەت بە هیوای گەیشتن بە مافەکانمان. یەکەم، کۆمپانیای ناوبراو هەڵساوە بە فرۆشتنی چەندین یەکەی جیاجیا بە 2 دەست و 3 دەست و پارەکەشی لە هەردوو لا وەرگرتووە، هەروە هەر بە ئاگاداری دەستەی وەبەرهێنان بەشێکی زەوی تیجاری پرۆژەکە فرۆشتووە. ئەمە جگە لە فرۆشتنی تەواوی ڤیلاکان بە وەبەرهێنەرێکی تر بەبێ هیچ ڕێکارێکی یاسایی. دووەم، گۆڕینی نەخشەی بنەڕەتی پرۆژەکە وەکو گۆڕینی شوێنی باخچە بۆ یەکەی نیشتەجێبوون. سێەم، ئێستا کار لەسەرەوە دەکرێت کە زێویەکی تیجاری وەرینستی هەیە بەڕوبەری 20 دۆنم هەر بە ئاگاداری دەستەی وەبەرهێنان بە شێوەیەکی نایاساییدا ببڕێت و بۆ بەرهێنەرێکی نایاسایی بە ناوی سلاڤا. بۆی ئێمە داواکارین یەکەم دوورخستنەوەی کۆمپانیای ڕەنج لە پرۆژەکەمان چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەکەمان بەرەو داڕمان دەچێتن. دووەم، ئەمر بفەرمونون کە دەستەی وەبەرهێنان ئەم پرۆژەیە بدات بە وەبەرهێنەرێکی خاوەن ئەزمون و بەتوانە هەروەکەوەی کە لە پرۆژەی فلۆرەسیتیرا جێبەجێکرا.